الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. خوای لە کاتی مردن ڕەحممان پێ بکە، خوای لە ناڕەحەتیەکانی مردن خوای ڕزگارمان بکە، خوای ناڕەحەتیەکانی مردنمان لەسەر سەهل بکە، خوای لەم دنیاە خۆشبەختمان کە، خوای ژیانی دوای مردنمان خۆشتر بکە، خوای بە حضوری سەروەری مرۆڤایەتیمان شاد بکە. ئامین ئامین والحمد لله رب العالمین. پێشەوە عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لەگەڵ کۆمەڵێ لە دۆستانیدا بەسەر گۆڕستانێک و بەلای گۆڕستانێکا تێپەڕین. ئیمامی عەلی وەستا و ڕووی تێکردن، فەرمووی: السلام عليكم يا أهل الآخرة، سڵاوی خواتان لێبێ ئەی ئەو کەسانی کەوا ئەهلی ئاخرەتن و ئێرەتان بەجێهێشتووە. أنتم السابقون، ئێوە پێش ئێمە کەوتن، وإنا إن شاء الله بكم لاحقون، ئێمەش إن شاء الله و بەویستی خوا بە ئێوە ئەگەین. نسأل الله لنا ولكم العافية، داوا ئەکەین لە خوا کەوا ئێمە و ئێوەش تووشی معافات کە و بمان پارێزێ، عیفەت و گەورەییمان بداتێ، عەفومان بکە. ئەفەرمێ ڕووی تێکردن و فەرمووی: ماڵەکانتان ئیتر وردە وردە پۆرتکان و نەمان، خێزانەکانتان ئەوە شوویان کردەوە، مناڵەکانتان ئەوە هەتی و کەوتون. ئەمە هەواڵی ئێمەیە بۆ ئێوە، ئەی تخوا هەواڵی ئێوە بۆ ئێمە چییە؟ ئەفەرمێ هەندێک لەو کەسانەی دەوروبەری وتیان: ئەی ئیمام، ئەوە چییە تۆ لەگەڵ مردوویە قسە ئەەکەی؟ فەرمووی: واللهی ئەوانە گوێیان لە ئێمەیە هەرچۆن ئێمە گوێمان لە یەکتر هەیە. ئێستا ئەوانە بە زمانێکی تر بە ئێمە ئەڵێن: وتزودوا فإن خير الزاد التقوى، پێمان ئەڵێن زاد و توێشوو هەڵگرن، توێشوو هەڵگرن لەو دنیا فانیەدا، چونکە چاکترین زاد و توێشوو بریتێ لە تەقوا، بریتێ لە پارێزگاری لە خواترسان. خوا جل جلاله لقرآن أفرمي: قل إن الموت الذي تفرون منه فإنه ملاقيكم. بيان بڵێ ئەی محەممەد، ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، ئەو مردنەی کە ئێوە لێ ڕائەکەن، ئەو مردنەی کە ئێوە ئەتانەوێ لە دەستی قوتار بن، فإنه ملاقيكم، ئەو مردنە پێتان ئەگا، ئەگاتە سەرسەرتان. جا بزانە مردنێک هەموو کەس ئێوێ لێ ڕاکە، بە هەموو کەسیش ئەگا. ئەمە یەکێکە لەو ئاەتە حەتمیانەی کە ڕەب العالەمین فەرموویەتی هیچ کەس ناتوانێت نکۆڵی بکە، هیچ کەس ناتوانێت لەیلا بدا. کام کەسەی زۆر بێدینە پەلەقاژەی ئەوە کە لە مردن ڕاکە، مردنیش هاکا گەیشتە سەرسەری. كلا إذا بلغت التراقي وقيل من راق. ئەفەرمێ ئەو کەسانی کەوا مەرگ ئەکاتە قوڕقوڕاگەیان و خەریکە ڕۆحیان دەرئەچێ، ئەلەم کاتەدا والتفت الساق بالساق، هەردوو قاچەکانیان جووت ئەکەن بەیەکەوە. خزمان و کەسانیان پێیان ئەڵێن هەل من ڕاق، کەسێک هەیە ڕوقیەیەک نوشتەیەکیان بۆ بکە، ئەرێ کەسێک هەیە شیفایەک بەدەستی بێ و ئەمانە ڕزگاریان بێ و قوتاریان ببێ. بەڵێ هەر هەمومان ئەگەینە ئەو حاڵەتەی کەوا لە چواردۆرمانەوە خزمان چاوەڕێکن و ئێمەش ئینتیزاری مەرگ و مردن کەین. جا بزانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێت ئەڵێ، ئەفەرمێ: ئەکثروا من ذکر هادم اللذات، ئەفەرمێ زۆر بکەن، زۆر زیکری ئەو شتە بکەن کە هەموو لەزەتەکان تێک ئەدا و ئەیان بچڕێنێ و نایان هێڵێ. ئەمە ئەمرێکی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم کە ئینسانی مسلمان ئەبێت جێبەجێیکە. ئەوانەی کەوا زیکری مردن ئەکەن هەمیشە خۆشبەخت و مؤمنەکانن. ئەو کەسانی کەوا عاسین، فەرمایشتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جێبەجێ ناکەن، ناتوانن زیکری مردن بکەن، ناتوانن. ئەگەر زیکریشی بکەن بۆ تەئەسوفە. زۆر کات ئێمە کەسێکی عاسی ئەبینین کاتێک کەوا یادی مردنی ئەکەوێتەوە و یادی دۆستێکی ئەکا کە لەلایەن نەما، تەئەسوفێکی زۆر گەورە ئەخوازێ. ئەوە ئێمە بەرەو چەند ڕۆژێک بەرەو جەژن ئەڕۆین. تۆ بڵێ خەڵکێک هەبێت لە جەژنی پێشوو لەگەڵ ئێمەدا جەژنی کردبێ و ئێستا لەلای ئێمە نەمێنێت لەم جەژنەدا. بۆ ئەبێ ئێمە نەمانتوانی بێ فکرێ بکەین، هۆشێ بکەین لە خۆمان کە ئێمەش ڕۆژێ لە ڕۆژان
لەوە ئەچێ خەڵکانێک ببێت تەئەسفمان بۆ بخوازێ غەممان بۆ بخوا کە جەژنێک هەبوو ئێمە لەگەڵ یا جەژنمان کرد ئەمما لەم جەژنەدا جەژنی لەگەڵا ناکەین جا بزانە هەر یەکێک لە ئێمە پێویستمان بەوەیە وەک کەسێکی عاسی نەبین کەسێکی دڵ پاک کەسێکی دەروون پاک هەمیشە بە زیکری مردن بە هۆشی مردن ژیانمان جوانتر و خۆشتر بکەین پرسیاریان کرد لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وتیان ئەی پێغەمبەری خوا من ئەکیەس الناس کێیە عاقڵترینی خەڵکی کێیە فەرمووی ئەکثەرهم ذکرا للمەوت کەسێکە کەوا زۆرترین یا زۆرترینی خەڵکی کە یادی مردن ئەکا ئەوە عاقڵترین کەسە چونکە ئەوە ڕێگەیەتی ئەوە مەسیریەتی ئەوە ژیانێکی حتمیە کە پێی ئەگا وأشدهم استعدادا له چاکترین و عاقڵترینی خەڵکی ئەو کەسەیە کە خۆی ئامادە ئەکا خۆی ئامادە ئەکا بۆ مردن چەند خۆی زیاتر ئامادە کرد بێ ئەوەندە عاقڵترە ابن مطیع ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ ماڵێکی زۆر قەشەنگ و جوانی کرد ماڵێکی زۆر گەورە و بەرز هاوشێوەی ماڵەکانی ئەمڕۆی ئێمە هاوشێوەی ئەو ماڵانەی کەوا ئێمە بنیادی ئەنێن کە زۆر کەس هەیە ماڵەکەی بنیاد ئەنێ و تەواوی ناکە خۆی تەواو ئەبێ و سەر ئەنێتەوە ئەفەرمێ ڕۆژێک کە ماڵەکەی زۆر بە جوانی بەرز کردبووەوە لە بەردەم ماڵەکەیە وەستا و سەیری کرد فەرمووی ئەی ماڵەکەم واللهی تۆ ئەگەر مردن نەبوایە زۆر جێگەی ئەوە بووی کە من ئەو پەڕی دڵخۆش بم پێت واللهی ئەی ماڵەکەم ئەگەر قەبر نەبوایە تۆ زۆر گەورە و بەرفراوان بووی دڵت ئەبر دڵبەر بووی بەڵام گۆڕی تاریک وهای لێ کردوم تۆم لە پێش چاو تاریک بێ ئەفەرمێ ئیبن موطیع دەستی کرد بە گریانێکی زۆر لە بەرامبەر ماڵەکەیدا دواتر ماڵەکەی بۆی گۆڕی تاریکی باریکی ئاوەدان بێ ڕووناک بێ ئەفەرمێ سێ هۆکار هەن ئیمامی غەزالی ئەفەرمێ سێ هۆکار هەن بۆ ئەوەی هەر یەکێک لە ئێمە لە بەرامبەر مردنا لە مردن بترسێ سێ هۆکار هەن کە هۆکاری ترسانن لە ناڕەحەتی لە مردن ئەفەرمێ یەکەمینیان بریتێ لە سەکەڕاتی مردن ئەو کاتێک کە ئینسان لە سەرەمەرگایە زۆر ناڕەحەت ئەبێ زۆر عقاب و عەزاب ئەچەژێ مەگەر شەهید سەکەڕاتی مردنی نەبێت تەنانەت پێغەمبەرانیش عەلەیهیم السەڵات وەسسەلام ئەوانیش سەکەرات و ناڕەحەتی مردنیان هەیە ئەفەرمێ دووهەمین مەشهەدی بینینی مەلەک المەوتە بیرکەرەوە مەلەک المەوتێک خوا مەلائیکەیەکی گەورە کەوا بە توندی دروستی کردبێت بەو شێوازەی کە دەم و چاوێک ئینسانەکان بتۆقێنێ ئەم دەم و چاوە لە کاتی مەرگا دێتە سەرت بیرکەرەوە لەو مەشهەدە کە زۆر ئینسان ئەترسێنێ وهای لێ ئەکا کە هەمیشە یادی مردن کە ئەفەرمێ غەیری ئەوەش ئەوەی کە زۆر جێگەی ئەوەیە ئینسان بترسێنێ سوء الخاتیمەیە ئەوەی ئینسان کە خاتیمەی باش نەبێ کۆتایی حیاتی باش نەبێ ئەمە نقطەیەکە کە ئینسان زۆر ئەبێ بترسێ زۆر ئەبێ غەم بخوا کە ڕۆژێک لە ڕۆژان بەسەر گوناهێکەوە بڕوە ئەی عەبد بزانە مردن هەموو کاتێک وەکو شێرێک ڕاوت ئەنێ دەرگایەکیش لە بەردەم تا دەرگایەکی تەسک و باریک هەیە حتمیە هەر ئەبێ بچیتە ناوی ئەو شێرەی کە ڕاوت ئەنێ بەردەوام بریتێ لە مردن ئەو دەرگا تەسک و باریکەی لە بەرامبەر تا هەیە بریتێ لە گۆڕ هەر ئەبێ بە گۆڕدا بڕۆیتە ئەو دی و هەر ئەبێ ئەم ژیانە بەجێ بێڵی بچی بۆ ژیانێکی تر جا بزانە هوشیار بە ئاگات لێبێ لە کاتی تاوانە نەکەی تاوانێ بکەیت کی ئەڵێ لەو لەحزە و لەو کاتەیە کۆتایی بە حیاتت نایە کی ئەڵێ لەو کاتەیە کاتێک کە تۆ مۆبایلێک بەدەستەوەیە قسەی خراپی پێ ئەەکەی بەرەو زینات ڕائەکێشێ لەو ئەچێ لەو لەحزەیە کۆتایی بە ژیانت بێ لەو کاتەیە خوشکی بەڕێزم کە تۆ سفوری خۆت ڕازاندووەتەوە جەستەت دەرخستووە جوانیەکانی لاشە دواڵا کردووە بۆ کەسی بێگانە فەرمانی خوات شکاندووە کی ئەڵێ لەو لەحزە گیانت دەرناچێ ئەی گەنج ئەلەو لەحزەدا کە تۆ سیر ئەەکەی کۆنتڕۆڵی سەتەرایتەکەت بەدەستەوەیە و ئەی گێڕی کی ئەڵێ لە لەحزەیەکە کە تۆ سەیری خراپێک ناکەی کۆتایی بە حیاتت بێ بمری جا بزانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم عزیزترین و نازارترین کەس هەموو جارێک ئەفەرمێ اللهم إني أعوذ بك من سكرات الموت خوایە پەنا ئەگرم بە تۆ لە ناڕەحەتیەکانی سەرەمەرگ ئەی تۆ بزانە ئەبێت چ ناڕەحەتیەک تووشت بێ لە کاتی سەرەمەرگا لەو کاتەیە کەوا گیانت ئەکێشرێ کەسێک بی
کەوا کەسێکی چاک نەبوو بیت خراپەکار بی یا بەسەر تاوانەوە مردبی لەوە ئەچێ خیانەتێکت کردبێت دزیەک ئەلەو کاتەیە کۆتایی بە حەیاتت هاتبێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یەکێک لە جارەکان لە یەکێک لە غەزوەکانە داوای کرد کەوا کێو شەهید بوون من تەفقیدون پرسیاری کرد وتیان ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فلان شەهیدە فلان شەهیدە فلان شەهیدە لە یەکێک لە ڕوایەتەکان ئەفەرمێ وتیان ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کێڕکێڕە شەهیدە یەکێکە لە هاوڵان ئەفەرمێ پێغەمبەری نازدار فەرمووی کەلا والله إني رأيته في النار في بردة غلها والله من بینیم لە ئاگرە لەبەرەوەی عەبایەکی شاردبوو دزی بووی بینیم لە ئاگرە کی ئەڵێ لەو کاتەدا دزیەک ناکەی کۆتایی بە حەیاتت نایە ئەی گەنج هوشیار بە ئەی ئەو کەسەی کەوا لە بازاڕا شتێک ئەفرۆشی وریا بە نەکەی لەو ئەچێ لەو کاتەدا شتێکی خراپ بە پەلە ئەەکەیتە عەلاگەیەکەوە بۆ ئەو کەسەی بیدەیتێ بۆ ئەو هاوڵاتی کە ئێوێ لێت بکڕێ بۆ ئەو مشتری ئێوێ لێت بکڕێ لەو کاتە کۆتایی بە حەیاتت نایە لە حەزەی ئەخیرت نابێ و کۆتایی و عاقبەتت خراب نابێ ئێمە ضرورین بەوەی لە عاقبەتمان زۆر بترسین زۆر هوشیار بین ئەم سێ هۆکارەوە هامان لێ بکە هەمیشە مردن لە یادمان بێ لە مێشک و زیهنمان بابێ بزانە هەرچی فکرەکان هەیە هەر هەمویان سەرجەم مردن بە کۆتایی ژیان ئەزانن مردن بەوە ئەزانن کە ئیتر مرۆڤەکان تەواو حەیاتیان ئەبڕێتەوە ئیسلامە مردنت بۆ ئەکا بە ژیان مردنت بۆ ئەکا بە گوزەرانێکی خۆش بە حەیاتێکی تر لەم حەیاتە یانە خۆشتر یانە ناخۆشتر ئەگەر ئێرت بە گوڵ و گوڵزار ڕازان نبێتەوە بە عیبادەتی جوان بە بۆنی خۆش ڕازان بێتەوە لەناو گۆڕدا لە دوای گۆڕ حەیاتێکی زۆر بۆن خۆش بەسەر ئەبەی حەیاتێکی ڕازاوەوەکو گوڵەکان بەسەر ئەبەی ئەگەر ئێرت بە دڕک چاند دەبێ ئێرت بە خیانەت لە خەڵک کار و کردەوە تیا کردبێ ئێرەتە لێرەدا نەتوانی بێت چرایەک هەڵکەی بزانە لە ساحەی مەحشەرە بزانە لە کاتی سەرەمەرگا بزانە لەو لەحزەدا کە گیانت دەرئەچێ ئیتر ژیانت ئەبێتە ژیانێکی دڕکاوی ژیانێکی تاڵ ژیانێکی تاریک تەنها ئیسلامە وهای کردووە کە ئەو حەیاتەی ترت بۆ بکاتە ژیانێکی تر وها لێ بکە لێرە زۆر ئیشکەی بۆ ئەوەی لەوێ حەیاتێکی خۆش فەراهەم بێنی شاعیرێکی کورد دیمەنێکمان پیشان ئەدا دیمەنێکی زۆر جوان هەر یەکێک لە ئێمە یانە باو باپیری ئێمە هەر هەمویان بوونە گڵ نەمان ئێستا ئەو گڵەی ئێمە پێی پیا ئەنێن کی ئەڵێ ڕۆژێ لە ڕۆژان مرۆڤێک نەبووە وەکو ئێمە و ئێستا بوو بێتە گڵ لەوە ئەچێ ئەو دیوارەی کە ئێستا ئەیبینیت لەوە ئەچێ ڕۆژێ لە ڕۆژان مرۆڤێک بوو بێ وردە وردە بووەتە خشتێک لە دیوارەکە بۆیە ئەم شاعرە دیمەنێک ئەهێنێتە پێش چاومان ئەڵێ بۆ کڕینی گۆزەیەک چوومەتە لای گۆزەکەرێک چەندین گۆزەی داناوە ئەم گۆزانە کە ئەبینم هەر یەکەیان مرۆڤێکی تیا ئەبینم بۆیە ئەڵێ بۆ کڕینی گۆزەیەک چووم بۆ لای گۆزەکەرێ سەد گۆزە پێم پێکەنی هەر یەک لەبەرێ وتیان داما و ئەمڕۆکە ئێمە دەبەی سبەی خۆت دەبیە گۆزەیەک لای گۆزەکەرێ تا بەرنامەیەکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم داواکارم رب العالمین وهامان لێ بکە کە هەر دەم و دائیم لە یادی مردنابین و مردنمان بۆ بکاتە ژیانێکی خۆش هەر شاد و سەرکەوتوو بن والسلام عەلەیکم وەرەحمەتوڵڵاه